سەرەتا دەستمان پێکرد 2009 بەخۆ دەستمان پێکە بڕێ سۆنەمان سند دەستماگەم بەم تەختەوت ئەم پایانەمان هاورەوە بوو کە پارەمان پێ نەمە ڕاستەکە چوو لە منتەقە سەنایەکە پیاوە ماڵیاوە بێ پێخوا ئاسایی دای پێمان ناتیم بۆ یەخمان کرد حەزار چۆن بوو ئێستا چۆنە و ئامانجتان لە ئەم جوانکردنی سەرچاوە چییە؟ سەرداوە خێرانەی کەناڵەکە دانەکەم وڵای ئەمە شەش گەنجێکین من و کاکبێرن و کاک یادگار و کاکەسیار و کاک ڕامین و کاک ئاهین ئارێز وەمان دەستمان کرد بەم پرۆژە بەپاس سەرەتا خەڵە بۆن و بەرام نەتوانین بێتە مەنتیقە جارێ لەو سەرەوە بینی سەرەوە لایەوە بیە هەمووی سەگ و دوو لە ڕێوشتی تۆپیان قسە بدەن کەس نەیەتوانین بێتە مەنتیقە دەستمان کرد بۆم پرۆژە وەستا خۆتان بین بە چای خۆتان خەڵ لە سلێمانی و لە هەڵبجێ شەید و لە هەڵبجەی تازەوە تێدا چی لە پێنجێ سەردانیم شوێنەیەەکە سەرەتا چۆن بوو ئێستا کە چۆن دەستان پێکرد سەرەتا چیتان کرد ئێستا لە قۆناغی چیایە؟ سەرەتا دەستمان پێکرد 2009 بەخۆ دەستمان پێکە بڕێ سۆنەمان سند دەستماگەم بەم تەختەوت ئەم پایانەمان هاورەوە بوو کە پارەمان پێ نەمە ڕاستەکە چوو لە منتەقە سەنایەکە پیاوە ماڵیاوە بێ پێخوا ئاسایی دای پێمان ناتیم بۆ یەخمان کرد وردە لە ڕێی لایڤ و لە ڕێی کامانج و کامە هەموو پیاوانەوە گەنجانی بەریتانی هاوکاریان کردین سە پرۆژەکە وای لیاد و ئینشەڵا بەتەماین ئەم شوێنەش پشت بەخوا ئەیرە تاوا بوو ئەم شوێنەکەین بە شوێنی عایلێچوو گەیرە ئەوە تو وەزاگەیە ئەم شوێنەکەین بە شوێنێکی عایلەی ناگرێتە بۆن مە خێزان بێتە ناو زگوردانەوە شتێ جوانیەوە هەنێک کەسی نەوەیەک حەز ناکە خێزان تێکەڵی زگورەوە شتێ ئیشە باشیشەکە ئەم شوێنەیان بۆ چاکەین پشت بەخوا شارانی شاوکاری مامکات و تێم گەنجانە و گەنجانی بەریتانە پشت بەخوا ئەمەوە نەی نەماوە ئەو کورسیانەی ڕێکی بکەینەوە بڕێ داروشتە لێ ئەینێن و ئیشەڵاشینەوە بەردەستەکەین بە شوێنی عایلەیەکە داهاتەکەی کێ پشتگیریتانەکات و چیتان نەخسە ئێستا ئێوە لە چیان ئێوە جگە لە توانای مرۆیی پێویستان بە چیترە؟ وڵی مادیمان پێویستە ڕاستێکە چووکە بێمادی ناکرێ ئێمە بەخوا کرێکار ناگن خەڵکی خۆبەخشە ئەمانەمی خۆبەخشن تێگەیتن هاوکاریمانەکەن و ئەم وەسایم لە بخەم ڕاتە بەخوا لە چەند لە ساعت حەوت هەڵساین لە بخەکەنی سێشتاو نەبوون ساعت چەندیس چوار بەخوا ناش ڕۆینەوە لێرە نانەخۆین سەد ماڵێ و ماڵە ئاوا بێ وتی بەخوا حەزەکەم ئێوارە نانتان بۆ حازرەکەم و لێرە بەخوا لەو چ جاوا دووە چین و جاوا سێ چین و یانیش تەواوی شتەکان خۆبەخشیە هەر هەمووی هەرم ئەشەوە لە جاوا ساعت تێ بۆ نمونە ئەوش کەم دەستە فەقیرە تێ بۆنمە بە 50 ئیشکاڵە لەبەر خاتی و بە 30,000 ئەوش خاتر مانگە بەچ کامڕاش پێویستێتی ماڵم ناڵی خەڵکی سێسایەق تا چەند بەدەمیەوە شەوبیلا لەوتەی دەستمان پێکرۆ هاوکار ماموو تایسیش خەڵکی دەرۆش بە هەر نەڵێ شارەکەی خۆمان خەڵکی دەرش زۆر هاوکاری کردووی گەنجەکانی هاوڕێت تا چەند دڵخۆشن کە ئەوەی کە ئێوە کردوتانە دیمەنێکی جوانی بە ناوچەکە بەخشیەوە خەڵک زۆر سەردانیە وڵا زۆر سەردان شەوبیلا هەرکێ لێوتێت دەستخۆشیەکە جاری وایگەمانە لە ئیشانیەکی ئاو تێرێکی ساردی تێدا هاوکاریمان زۆرەگەن